کۆمەڵانی تێکۆشەری خەڵکی کوردستان، کوشک و برایانی خۆشەویست، دۆستان و دڵسۆزان، گەلی خۆشەویستی کورد، پێشەچی بە بۆنەی هاتنی نەورۆز و سەری ساڵی تازەوە گەرمترین پیرۆزباییتان لێ دەکەم و شادی و تەندروستی و سەرکەوتنتان بە ئاوات دەخوازم. ئەمساڵ لە بارودۆخێکدا بە پیری نەورۆزەوە دەچین کە بەداخەوە کۆمەلگاکەمان تووشی نەخۆشی کۆرۆنا بووە و ئەمە نیگەرانی و دڵەڕاوچەی هەمووانی بەدواوە بووە، بەداخەوە ژمارەیەکیش بەهۆی ئەو نەخۆشیەوە گیانیان لەدەستداوە. بۆیە پێش هەموو شتێک ڕێگەم بدەن با سەرخۆشی و هاوخەمی خۆم لەگەڵ بنەماڵە و خزم و دۆستانی هەموو قوربانیانی ئەو نەخۆشیە پێشکەش بکەم. هەموومان شەریکی خەمیانین و بە دڵیش ئاوات دەخوازم کە هەموو تووشتوانی ئەو نەخۆشیە هەرچی زووتر ساغی و سڵامەتی خۆیان بەدەست بهێننەوە و هیچ خانەوادەیەک بەو بۆنەیەوە داغدار نەبێت. دیارە نەخۆشی کۆرۆنا لە وڵاتی دیکەش سەری هەڵداوە و لەوێش خەڵک زۆریان تووشی ئەو نەخۆشیە بوون و ژمارەیەکیش لە خەڵک گیانیان لەدەستداوە. بەڵام لە هیچ کوێ وەکو ئێران حکوومەتەکەی ئاوا بێدەربەست، بێمەبالات، نابەرپرس، نەفام و تاوانبار نەبووە. ئەوانەی کە دەزانن و دەتوانن 100 متر شاخ هەڵکۆڵن و لەوێ شەهری موشک و سایتی ئەتۆمی دروستکەن و بەو هۆیەوە هەموو ناوچەکە بکەنە ئاورد و سامانی میلەتیش بە فیڕۆ بدەن، ئەوانەی ئیدعای مدیریەتی جیهانی دەکەن ئەمڕۆ کە ئەو نەخۆشیە هاتووە ناتوانن تەنانەت دەستکێش و ماسک و کەلوپەلی پزیشکی سەرەتایی بۆ نەخۆشخانە و کادری دەرمانی دابین بکەن و ئێستا کەوتونەتە سوال لە هەموو دنیا. ئەو حکوومەتە دز و درۆزنە بە دوای تەواوبوونی ئەو نەخۆشیە دەبێ ئەویش تەواو بێ و بڕوات. بە هەر حاڵ با لەوانە گەڕین و دایانین بۆ کاتێکی دیکە. لێرەدا جێی خۆیەتی سوپاس و پێزانینی خۆم پێشکەش بە هەموو دوکتور و پەرستار و خزمەتگوزارانی بەشی پزیشکی و بێهداشتی بکەم. ڕۆژی هەوڵ و هیممەتی ئەوانە، خەڵک چاوی لەوانە، ئەوان ئەمڕۆ پێشمەرگەی ئەو جەبهەیەن. دەشزانم و دڵنیام بەو پەڕی هەست بە مەسئولیەتکردن و ماندووی نەناسیەوە کاری خۆیان بەڕێوە دەبەن و خەڵک لەو تنگانەیە ڕزگار دەکەن. میلەتیش قەت خزمەتی ئەوان و ماندووی نەناسی ئەوان فەرامۆژ ناکە. بەڵام بەرەنگاربوونەوەی ئەو نەخۆشیە تەنیا بە پزیشک و بە نەخۆشخانە ناکرێ. ئەوە ئێمەین خۆمان، بەشی هەرە زۆری بە خانەوادەکانە، بە خەڵکە، بە تاکەکانە، بە ئێمە خۆمانە. ئێمەین کە دەبێ خۆمان لەو پەتایە دوور خەینەوە. لێرەدا داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم وەکو دڵسۆزێکی خۆتان، نەک وەکو پزیشک و پسپۆرێ. داوا دەکەم کە ڕێنوێنیە پزیشکیەکان بە جیددی وەربگرن. هەموو ئەوانەی کە دەتوانن و بۆیان دەکرێت با لە ماڵ نەچنە دەرێ. هەموویان خۆیان لە گردبوونەوە و کۆبوونەوە و ئیجتیماعات بپارێزن. ئێمە دەبێ وەکو کۆمەلگایەکی پێشکەوتوو و وەکو میلەتێکی متەمەدین بتوانین دیسیپلینی پزیشکی و بێهداشتی بە باشی بەڕێوە بەرین. وەکو کورد ئێمە زۆرمان ناخۆشی و مەینەتی بەسەر هاتووە، توانیویشمانە بەرەنگاری بینەوە و خۆمان ڕاگرین. ئێمە بەسەر زۆر ناخۆشی و کەم و کوڕی و ناڕەحەتیدا زاڵ بووین و سەرکەوتوین. دڵنیان بەسەر ئەو نەخۆشیەشدا زاڵ دەبین، دەکەوینەوە سەرخۆشی و سڵامەتی. کورد وتەنی تنگانە بەریان کورتە، ئەم تنگانەیەش بەری کورتە. بە سەرکەوتویی تێپەڕی دەکەین و بە سەر و دڵی خۆش بەرەو سڵامەتی و هەروەها بەرەو ئازادی دەڕۆین. بەڵام نەترسی و ورەی بەرز مانای بێمەبالاتی و پێشێلکردنی ڕێنوێنیە پزیشکیەکان نییە، بەڵکو بە پێچەوانە
بەڕێوەبردنی توندوتۆڵی ئەو ڕێنماییانەیە کە دەتوانێت ئێمە بەسەر ئەو نەخۆشیەدا زاڵ بکە. هەروەکو هەمووشمان دەزانین ئەو پەتایە لەگەڵ خۆی خراپبوونی وەزعی ئابووریش دێنێ، چ بە بۆنەی نەخۆشکەوتن چ بە بۆنەی لە ماڵوە دەرنەکەوتن. وەزعی کار و کاسبی زۆرێک لە بنەماڵەکان خراپتر دەبێت. لێرەدایە کە هیممەت و بەدەنگەوە هاتنی دڵسۆزان و خێرۆمەندان پێویستە، هاوپشتی و دەستگرۆیی و یەکگرتوویی پێویستە. داوا دەکەم لەم بارودۆخەدا هەر بە فکری خۆتان مەبن، بە فکری دراوسێ و ئەهلی شار و گوندەکەتان، بە فکری ئەوانەش بن کە دەستکورتترن، بە فکری ئەوانەش ببن کە ئێستا ناتوانیەکیان هەیە یا بێکەسن، بە هەر شێوەیەک دەتوانن باریان لەسەر سوو بکەن. ئەگە دەتوانن با 2 مانگ کرێ ماڵ یا کرێ دووکانیان لێ وەرمەگرن یان هیچ نەبێ بۆیان بخەنە دواوە، ئەگە دەتوانن بە هەر جۆرێک بە یارمەتی نەخدی و جنسی بە فریای ئەو ماڵە و ئەو خانەوادە دەستکورتانە بگەن، هەر چەشنە یارمەتیەک کە دەتوانن درێغی لێ مەکەن. ئێمە تا ئێستا بە یەکگرتوویەوە ماوین، هەر بە یەکگرتوویشەوە بەسەر ناخۆشیەکاندا زاڵ بووین. دڵنیام ئەم ڕۆژە ناخۆشانە کۆتاییان پێدێت، ئەمما چاکە و فریاکەوتن و دەستگرۆیی یەکتری هەرگیز فەرامۆژ ناکرێت. خۆشبەختانە دەبینم کە گروپە خەڵکیەکان بۆ یارمەتی، بۆ ڕێنوێنی بێهداشتی خەڵک یان بۆ زیدی عفونی و پاک و خاوێنکردنەوەی شار و گەڕەک و گون، بۆ یارمەتی پیر و پەککەوتەکان، بۆ یارمەتی بێتواناکان، بۆ گەیاندنی کەلوپەل و پێداویستی لە شار و گوند و گەڕەکەکانی کوردستان کەوتونەتە گەڕ. پڕ بە دڵ خۆشحاڵی خۆم و هەروەها پێزانینی خۆم بەو بۆنەیەوە دەردەبڕم کە ئەوانە دەبینم جارێکی دیکە دڵنیا دەبمەوە کە ئێمە وەکو نەتەوەیەکی ژیر و بەرپرس و خەمخۆر و یەکگرتوو لەگەڵ یەکتری نافەوتین و هەمیشە دەمێنین و نیشان دەدەین بە هەموو دنیا کە سەلاحیەتی ئیدارەی خۆمان وەکو میلەتێکی پێگەیشتوو هەیە. ئێمە هەمیشە ئەو چەشنە ئیبتیکار و دەستپێشخەریە خەڵکیانەمان تەئید کردووە، هەمیشە ئەو چەشنە ڕێکخرا و گروپە خەڵکی و سربەخۆیانە، ئەو چەشنە بەدەستەوەگرتنی مدیریەتی خەڵکیمان تەئید کردووە و بەخۆشیەوە دەبینین کە لە زۆر شوێن ئەوانە دەست پێکراون. وێڕای تەئیدکردنیان بەڵام مەرج ئەوەیە کە ئەم کارە بەڕێک و پێچی و بەڕێعایەتی هەموو ئوسولی پزیشکی و بێهداشتی بەڕێوە بچێت و تێیدا پاراستنی گیان و سڵامەتی کەسەکان لە ئەولەویەتدا بێت. لە کۆتاییشدا وەکو نیشانەیەک لە ورەی بەرزمان، وەکو هێمایەک لە یەکگرتوویی و هاوپشتی و هاوخەباتیمان، هەروەها وەکو بڕوای پتەومان بە سەرکەوتن با شەوی نەورۆز لە هەموومان لە هەموو ماڵانەوە هەر کەسە لە ماڵ و ئاپارتمان و گوند و شوێنی خۆیەوە سرودە نیشتمانی و ورەبەخشەکان بخوێنین. کورد سرودی گەش و شۆڕژگێڕانە و دڵخۆشکەرانەی زۆرە، با دوور لە یەک بین بەڵام بە یەک دەنگ با پێکەوە بچڕین. قەیناکە با بەجەستە لە یەک دوور بین بەڵام بە دڵ، بە گیان، بە ڕۆح ئێمە یەک دەنجین و یەک سرود بخوێنین. با لە ماڵ و شوێنی خۆمان بین بەڵام بە دڵ پێکەوەین، بە ورەی قایم بە نیشاندانی هەڵدڵیمان با ئەو سرودانە بخوێنین و بەم جۆرە ساڵی کۆن بەڕێکەین و ساڵی تازە لە باوەش بگرین. بە هیوام ساڵی تازە ساڵی خێر و خۆشی و سەلامەتی و سەرکەوتن بێت، ساڵی ئازادی هەموو لایەک بێت. سڵاو لە گیانی پاچی شەهیدانی کوردستان، سڵاو لە هەموو تێکۆشەرانی ڕێگای ڕزگاری و بەختەوەری گەلی کورد، هەر شاد و سەلامەت و سەرکەوتوو بن.